بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرما کاتژمێرەکانی پێدانی کارەبایی نیشتیمانی لە هەرێمی کوردستان کەم دەبنەوە. ئەم شەو بە میوانداری بەڕێز ئومێد ئەحمەد وتەبێژ و بەڕێوەبەری کۆنتڕۆڵی کارەبای هەرێمی کوردستان تاوتوێی کەمبوونەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی هۆکارەکانی و چارەسەر بۆ کێشەی کارەبا چییە تاوتوێ دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرما کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بە وڵاتیان کەم دەبێتەوە. حکوومەت هەرێمیش 27 ساڵە نەیتوانیوە کێشەی کەمی کارەبا چارەسەر بکات. بەرپرسانی وەزارەتی کارەبا باز لەوە دەکەن لە ماوەی 24 کاتژمێردا ڕۆژانە 10 کاتژمێر کارەبای نیشتیمانی بە وڵاتیان دەدرێت. بە پێی زانیاریەکان ڕۆژانە لە هەرێم 3300 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنرێت. لە نێوان شارەکانی هەرێم بەم شێوەیە دابەش دەکرێت. پارێزگای هەولێر لە 42 پارێزگای سلێمانی و هەڵەبجەش لە 33 و پارێزگای دۆکیش لە 124 بۆ دابین دەکرێت. بە پێی وتەی بەرپرسانی کارەبا ئێستا ڕۆژانە خواستی بەکارهێنانی کارەبا لەلایەن هاوڵاتیان بۆ نزیکەی 6,000 مێگاوات بەرز بۆتەوە و لە کاتێکدا ڕۆژانە 3,300 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنرێت. بۆی دابەشنەکردنی نەوتی سپیش لەلایەن حکوومەتەوە بەشێک لە وڵاتیان کارەبا وەک گەرمکەرەوە لە بری سوتەمەنی بەکاردەهێنن. هاوکات سەرچاوەکانی بەرەمێنانی کارەبا لە هەرێم پێک هاتوون لە غازی سروشتی لە 182 و نەوتی ڕەش لە 106 و گازوایل لە 107 و هایدرۆپاوەر لە 105. لە لاشی ترەوە زیاتر لە 130 وزەی کارەبای هەرێم لە ڕێگەی زیادەڕۆیی و لە کاتی گواستنەوەدا بە فیڕۆ دەچێت. 27 ساڵە کێشەی کارەبا لە هەرێم بەردەوامە و نەتوانراوە چارەسەر بکرێت. بەرپرسانیش لە کابینەیەک لە دوایەکەکان بەڵێنی چارەسەری کێشەکەیان داوە بەڵام چارەسەریان نەکردووە. ئەم ساڵی 2008 ئەگەر بێت و ئەم حکوومەتە کێشەی ئاو و کارەبا چارەسەر نەکا ئەم حکوومەتە عەشەقە حافیزی لە خەڵکە ئیتر ئەو خەڵکە ناتوانێت متمانە بە حکوومەتی جواب بکات. ئەو کارەبایە کاتە 24 سەعات لەکوێوە هاتوو لەکوێ سوتەمەنیەکەیەک دەستخۆشی لە دایک و باوکی عفوە داوای لێ بردن دەکەین بەس ئەو شتە تەکنیکە هەر دێتە پێشەندێک جۆرە باش بوو تەحەموڵتان کرد زۆر سوپاس. پێم وایە دەیان زۆنی سپیچەکەم ئەوەندە درێژە گوتیان با کارەباکە نەبی باشترە. کار دەکەین بۆ چارەسەریەکی بنەڕەتی بۆ کێشەی کارەبا لە زیادکردنی ئاستی بەرهەمهێنان و کەمکردنی بەهەدەردان و دابەشکردنێکی پێشکەوتوو وە گونجاوی کارەبا. هەروەها کار دەکەین بۆ ڕێخستنەوەی گونجاوی نرخی کارەبا و دامەزراندنی میکانیزمێکی کاریگەر و سەردەمیانە بۆ کۆکردنەوەی پارەی کارەبا لە بەکاربەران. با بڕوای شارەزایانی بواری کارەباش ئەگەر حکوومەت هێرێم بودجەی پێویست بۆ کەرتەکە تەرخان بکات و سوود لە وزەی خاوێن لە ئاو و وزەی خۆر و با وەربگرێت دەتوانرێت کێشەی کارەبا چارەسەر بکرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگومێت زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا سوپاستان دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی بۆچی لەو ماوەیە پێدانی کارەبای نیشتیمانی کەم بۆتەوە. سپاس بۆ جەنابتان و بۆ بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. سەبارەت بە کەمبوونەوەی کاتەکانی بوونی کارەبا بە دیاریکراوی لە ڕۆژی 16 مانگەوە کە شەپۆلێکی سەرما ڕووەکاتە هەرێمی کوردستان و پلەکانی گەرما دابەزن. ئەمە بێتە هۆی ئەوەی کەوە
خواست بە شێوەیەکی نائاسایی لە تەنیا لە ماوەی 16 بۆ 17 نزیک لە 1250 مێگاوات خواست سەرکەوت و تا 1990 ئەم بڕا بەرز بۆ نزیک لە 1800 مێگاوات واتە کە پتر ئێمە لە تا 15 مانگ کە 21 کاتژمێر تێکڕا کارەبا لە هەرێمی کوردستان لە ناوچە جیاوازەکان دراوە بە هاوبەشان ئەو کات خواست 3700 مێگاوات بوو ئێستا نزیک بۆتەوە لە 6000 مێگاوات ئەم حاڵەتە زۆر بەڕوونی دیارە و ئێمە چەند سامپڵێکمان لە لۆدی فیلدەرەکان وەرگرت کە ڕاستەوخۆ کارەبا ئەدەنە هاوبەشەکان لە ڕۆژەکانی پێش 15 مانگا ئەم فیدەرانە لۆدیان لە نزیک 170 ئەمپێر تەجاوزی نەکردووە لەسەر فیدەری 11 بێگومان و لە دوای 16 هەمان فیدەر داتاکانمان وەرگرت خوێندنەوەی تۆمارکراومان کە لە کۆنتڕۆڵی سیستێمانی وەرگرت نزیک بۆتەوە بۆ 340 ئەمپێر کە ئەمە ڕێک دوو هێندەیە واتە ئەم داتایە پێمانەڵێ هیچ ئامێرێکی کارەبایی ناتوانێت لەلایەن هاوبەشانەوە بەکار بێ کە دوو هێندە پێداویستی بەکارهێنان زیادکە یا دوو هێندە لۆد لەسەر ئەو فیدەرە بەرزکاتەوە تەنیا ئامێرەکانی گەرمکردنەوە نەبێ و بە دیاریکراویش لە ناویە هیتەر لەبەر ئەوەی کە ئەم ئامێرە ئۆتۆماتیک ناکە و بە شێوەیەکی بەردەوام فشەر لەسەر سیستمی کارەبا دروستەکە هەر بۆ ئاگاداری جەنابتان ئەو 21 کاتژمێری کە تا 15 مانگ هەبوو لە ناویە لۆدی بۆلەریش تێدا بووە واتە ئاو گەرمکردن کە لە 15 مانگەوە 15 دەوە جەنابتان نەزانن لەم هەرێمە کە جەو گۆڕاوە ئاو سارد بووە بۆ بەکارهێنان لە ماڵ و لە شوێنەکانە بۆیە بۆیلەر بەکار هاتووە کەواتە ئەو لۆدە بۆیلەریشی تیا بووە بەڵام بۆیلەر لەبەرەوەی کە ئامێرێکە ئۆتۆماتیکەکە فشار دروست ناکە و تەواوی بۆیلەرەکانیش بێکەوە کار ناکەن واتە بەشێکیان لە کارن و بەشێکیان لە دەرەوەی کارن ئەمەش وا ئەکا کە جۆرێک لە هاوسەنگی لە لۆد و لە فشار لەسەر سیستمەکە دروستکە ئەو فشارە کەم بێتەوە بەڵێ کاگومێ ئێستا بە دیاریکراوی چەند کاتژمێر بە هاوڵاتیان لە دوای لە ئێستادا بەم دۆخەی کە ئێستا هەیە کە تا ڕادێک ئێمە سیستمەکەمان جەژیرە و توانای بەرهەممان لە نێوان 3200 بۆ 3500 مێگاواتە بە پێی بارودۆخی پەستانی غاز و ئەو فلۆی غازی کە لە سەرچاوەکانی بەرهەمهێنانی غازەوە لە کێڵگەکانی کۆرمۆر و خورمەڵا بەرهەم دێ بەو تێکەڕایە نزیک لە 3200 بۆ 3500 لە ئێستادا خواست نزیکی 6000 وەکو باسمان کرد بەم دوو مؤەشیرە کاتەکانی بوونی کارەبا دیاریەکرێ کە بە پێی ناوچە جیاوازەکان بە پێی پلەکانی گەرما لە ناوچەکانە لە نێواندا بۆ 12 کاتژمێر هەندێکجار زیاتریشە باشە بەس پێدوای هۆکاری سەرەکی کەمبوونەوەی کارەبا بەکارهێنانی ئامێرە گەرمکەرەوەکانانی ئاسایی نییە کارەبا لە بری وەکو شتێکی گەرمکەرەوە بەکاربێنرێت ئێمە چەند جاری تریش باسمان کردووە ئێمە بەسپاسەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە مانگی هەشتا لە گەرماکەیە فەرمانی کرد بە دابەشکردنی سوتەمەنی نەوتی سپی بەسەر هاونیشتیمانیانە و بە دیاریکراویش لە ناوچە ساردەکانەوە دەست پێ بکرێت بەداخۆ ئێمە نازانین ینی میکانیزمی دابشکردنەکەی چۆنی بووە و بۆچی لە سەرەتای دەستپێکی زستانە هەموو هاوبەشانی یان بڵێن هەموو هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان
نەوتیسپیان وەرنەگرتووە. ئێمە ئاگامان لێەوە پێی بە دوواداشونەکانی خۆمان لێرە لێ باسەکرێت کە هەیە ینی پرۆسەکە هەیە و دابشکردن هەیە، بەڵام بە دڵنیایی وەکو پێویست نەبووە، واتە هەموو خەڵکێک و هەموو هاوڵاتیشی ئەم هەرێمە کە هاوبەشی کارەباشن هاوکات نەوتیان پێ نەگەیشتووە بەڕاستەوخۆ کاریگەری هەبووە لەسەر کاتەکانی بوونی کارەبا، کاریگەری هەبووە لەسەر ئەو فشارەی کە لەسەر کارەبا دروست بووە لە بەرەوەی کە کارەبا وەکو جێگرەوەیە وەکو بەدیلێک بۆ سوتەمەنی کە بەکار هاتووە بۆ ئامریکانی گەرمکردنەوە. لە تەواوی دنیاە کارەبا تەنیا بۆ حاڵەتی تایبەت نەبێ بۆ ناوچەیەکی دیاریکراوە کە ئاوی گەرمی پێناگا یان سیستمەکانی گەرمکردنەوەی سوتەمەنی پێناگا بەکاردێ ئەوش بە نرخی زۆر گران و بەرز، بەڵام لە تەواوی دنیای کارەبا بەکار نایە بۆ گەرمکردنەوە لەبەر ئەوە ناکە کارەباکەش نییە. ڕەنگە وڵات هەبێ لەباری ئابووریا زۆر پێشکەوتوو بێ و بتوانێت تەواوی پێداویستەکانی هاونیشتمانیان بە گەرمیشەوە دابین بکە، بەڵام لەباری ئابووریا قازانج نییەوە زەرریشی گەورەیە، چونکە بەرەمهێنانی گەرمی بە کارەبا بە نمونە باسی بکەین ئەگەر ژوورێک بە ئامێری گەرمکردنەوە بە هیتەر گەرم بکەی، فشارەکەی لەسەر سیستمی کارەبا و زیانە تەکنیکەکانی لێگەڕین، بەستەنیا باس لە جیاوازی تێچوونەکەی و بارە ئابوورەکەی بکەین، ئەو گەرمەی کە ژوورێکی ئەو سەرچاوی کە ژوورێکی پێگەرمەکەی بە کارەبا دە ئەوەندەی هەمان ئەو گەرمیەی تێچێکە بە سوتەمەنی گەرمی بکەیت. لەبەرەوە منطقی اقتصاد قبوڵی ناکە کە شتێک بە مثلەن بە نرخێک دەستکەوێت تۆپچی بە دەهێندە بیکڕی یا دەستی بخەیت. بۆیە ئەمە لە سەندراتی دنیاە بەو شێوەیە، بەڵام بەدڵنیاییش ئێمە هەموو کات چۆن لە وەزارەتی کارەبا خزمەتکاری خەڵکی خۆمان بووین و بڕوامان وا بووە کە ئەبێ بە هەر دۆخێک بێ بە پێی ئەو ئیمکانەتی لە بەردەستە ئێمە خزمەتی ئەوان بکەین، لە هەمان کاتە پاڵپشتی ئەوانیش بووین و وەکو ئەڵێ هاوڕا بووین لەگەڵەوەی کە پێویستە ئەوانیش سوتەمەنیان هەبێ بۆی کە خوانی پێگەرمکەنەوە بۆ ئەوەی کە پەنا بۆ کارەبانێک بن، ئەو کاتە سوتەمەنیەکە بۆ گەرمی بۆ کارەباکەش بۆ ئامێرە کارەباییەکان و پێداویستە کارەباییەکان. بەڵێ سوپاس دەکەم سەبارەت بە وێزگەکانی کارەبا ئایا لە هەرێم ئەو زانێت ڕاستن کە باز دەکەی 24 وێزگەی بەرهەمێنانی کارەبا هەن، بەڵام تەنە مەسەلەن 12یان کاریان پێدەکرێت. ئەگەر سوتەمەنی تاو دابین بکرێ بۆ وێزگەکانی وەزارەتی کارەبا، هەرێمی کوردستان توانایی بەرهەمێنانی 6000 مێگاوات کارەباینی کە بەڕێزووت ئێستا خواستەکە نزیکەی 6000. بگورە خۆی 12 لە کاران نیە، نەک 12 کار دەکات، 12 لە کاران نییە، باقیتری هەموو لە کارایە. ئێمە ئەو وێزگانە کە یەکەکانیان لێرە لەوێ لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە کاران نییە، ئەگەڕێتەوە بۆ سەردەمی قەیرانەکە لە کاتێکا کە ئەو کات خواست لە ئێسەش نزمتر بوو، بەڵام بەرهێمێنان باشتر بوو لەبەرەوەی کە ئەو کات ئەو یەکانە بە گازوایل کاریانە کرد کە قەیرانەکە هات ئەم خەرجی ئەم سوتەمەنیە فشارێکی گەورە بوو لەسەر حکوومەت و هەموو لایەکە زانین کە قەیرانەکە چەند قوڵ بوو، کاریگەریەکانی چەند نێگەتیڤ بوو لەسەر بەڕێوەچوونی ئیشکارەکانی حکوومەت لەسەر پلان و پرۆژەکان، لەسەر تەنانەت موچەخۆرانیش. بۆیە ئەو یەکانە ڕاوەستیاندان، بەڵام حکوومەت ڕانەوەستا هاوکات بیری لەوە کردەوە کە بێ پرۆسەی تەواوکاری غازی سروشتی پەلەی تیا بکرێ و فعلەن ئێمە لە کۆرمۆر توانیمان بە نزیک لە 400 مێگاوات واتە ئەو بڕی بەرهەمی غازە بەشی 400 مێگاوات زیاد بکەین و لە ئێستاشدا لە وێزگەی خورمەڵا ئێمە چاوەڕێین تا 15 مانگ بە نزیک لە 200 مێگاوات بڕی بەرهەم زیاد ببێ و لە وێزگەی خەباتیش کە ئێستا لە ژێر تێزدایە یەکەیشی لە کاریایە و یەکەی تریشی چاوەڕین کە تەواو بێ،
ئەمانە هەوڵەکانی ئێمن بۆ زیاترینی بەرهەم کە بە جۆری سوتەمەنی گازوایل نین کە جگەلەوەی کە لەلایەنە ئابوورەکەیە فشارێکی گەورەیە کارکردن بە بەرهەمێنانی کارەبا بە گازوایل و لە هەمان کاتدا زیانێکی گەورە بە ژینگە دەگەیەنێ. بەڵێ ینی پێشبینی دەکەن تاوەکو زستان کە بڵێن تا 2012 کە زیاتر بەرە و سەرما دەڕۆین کاتژمێرەکانی کارەبا زیاتر بکرێن؟ ئێمە بۆی کە گفتوگۆگەمان گفتوگۆیەکی زانستی و منطقی بێ بە داتا ژمارە قسە بکەین هەرگیز ئێمە بیلەوە ناکەینەوە داتا ژمارەیە بە هاونیشتمانیانی خۆمان بڵێن کەوانە بێ لە ئێستادا وازەحە کە بەرهەمەکە 3200 بۆ 3500 مێگاواتە هەرچی بەرهەمێکی تر زیاد بکە ئەگەر خواست بەم شێوەی کە ئێستا هەیە بمێنێتەوە بەڵێ کاتەکانی بوونی کارەبا بە ئەندازەی زیادکردنی بەرهەمەکە زیاد دەکات. بەڵام ئەگەر بۆ نمونە ئێمە 300 مێگاوات بڕی بەرهەم زیاد بکەین بەڵام خواست لەولاوە 500 مێگاوات سەرکەوێ ئەو کاتەکانی بوونی کارەبا نەگوکو ئێستا یەنە خواردتریش لەبەرەوەی کە ئەمە حاڵتێکی علمی و ماتماتیشیە کە ئەبێ هەمیشە ئەو خواستەی کە هەیە لە ئەو بەرهەمەی کە هەتە زیاتر نەبێ بۆی کە تۆ بتوانی هاوسەنگیەکە ڕاگری کاتێکە 500 مێگاوات بەرهەم زیادکە 500 مێگاواتیش خواست زیادکە واتە حاڵتەکە وەکو خۆی ئەمێنێتەوە. بۆیە ئێمە لە وەزارەتی کارەبا لە هەوڵەکانی خۆمان بەردەوامی ناوەستین ینی ڕەنگە ئەوە لە ئیرادەی ئێمانە بێ خواستەکە بێ چکم ئەوە گەڕێتەوە بۆ بەکارهێنەرانی کارەبا هاونیشتیمانیان بە هەردوو بارەکەیە بەبارێکیان کە مافی خۆیانە لە بەکارهێنانی لەو حاڵتەی کە سوتەمەنیان نییە و ڕەنگە بە ناچاری پەنای بۆ بەرن لە بارەکەی تریشیانە ئەوەیە کە ڕەنگە خەڵکێک هەبێ سوتەمەنەکەشی هەبێ و بەکارشی بێنێ بۆ گەرمی کە ئەوە ئەکەوێتە سەر ئینتیمایی خۆیان بۆ ئەو وزەیە کە بە وزەی خۆیانی بزانن و ئەو سەرۆتە نیشتیمانەی بەهی خۆیان بزانن و بڕوایان وابێ کە ئەو وزەیە کە هەیە ئەگەر لە پێداویستەکانە بەکاری بێنن کاتێک کە خواستەکە دائەبەزێ بۆ هەمووان کاتەکانی بوونی کارەبا بۆ هەمووان بەرزە بێتەوە. ئێمە لەم بارەیانە لە دەرەوەی کۆنتترۆلی ئێمە کە خواستەکەیە بەڵێ سەبارەت بە سەرچاوەکانی بەرهەمێنان ئێمە تەنا بڵین غازی سروشتی و گازوایل و نەوتی ڕەشمان هەیە جگە بڵین کار و ئاویش سەرچاوی ترمان نیە وەکو وزەی ئەوەی پێدەوترێ وزەی خاوێن وزەی خۆر و بڵێن سوودوەرگتن لە هەوا و تشکی خۆر بڵین. ئێمە لە وەزارەتی کارەبا ئەوەی کە جەناوی باسیەکەی باسی وزە نیوێبەکانەکەی ڕینیوەبڵ ئینەرجی ئەوە ئێمە لە ئێستا لە سەروبەندی دراسیان چەند پرۆپۆزەڵێک و چەند با بڵێن پرۆژێکمان لە بەردەستدایە کە بۆ دراسە بزانین کامەیان گونجاوترینە و زۆرترین بەژەوەندی هاوڵاتی و لە ڕووی تەکنیکیەوە بەژەوەندی سیستمی کارەبای تێدایە اختیارێکین وەکو پالۆت پرۆژێکت دوای ئەوەی کە مۆفەق بوو ئەو کاتە ئێمە هەڵەستین بە فراوانکردنی و بڕیادان لە پرۆژەکە و دواتریش ئەتوانین فراوانیکەین و کاری زیاتری لەسەر بکەین. بەنسبەت وڵاتی ئێمە بۆ سۆلەر ئینەرجی زۆر گونجاوە لە بڕێکە ئێمە وڵاتی ئێمە لە سەرخەتی سیوایە و دەوڵەمەندە بەو وزەیە کە لە خۆرەوە هەیە و چڕی خۆرەکەش با بڵین گرنگە بۆ ئەو پرۆژەیە. ئێمە ئومێد دەکەین کە ئەو پرۆژانە کە دراسەیەکەین بتوانین بگەینە ئەنجامێکی باش و کاری لەسەر بکەینەوە بۆ ئایندەش بتوانین بکەین بە جێگرەوەی بەشێکیان بەرهەمەی کە ئێستا هەیە ئەوە وکلایانی ڕینیوە بڵەوەوانە بەڵام بۆ مۆزۆعی با بەڕاستی کاپیتەڵ کۆستی زۆر گەورەیە و کۆمەڵێک مەرج و بارودۆخی تەکنیشی ئاڵۆزی هەیە لە مەسەلەی ئیتیجاهی هەوا و خێرایی هەوا و ئەو موقعانەی کە تێدا ئەو پلانتەدا ئەندێ بۆیە نەختێک با بڵین لە دواترە ناڵ وازمان لێهێناوە بەڵام لە دواترە بۆیە سۆلارەکە لە پێشترە. بەنسبەت سەرچاوەکانی تریش ئێمە لە ئێستادا لە هەرێمی کوردستان تەنیا لە دهۆشی غازیش پایپلاینی غازی پێنەگەیشتووە
یەکێکەمان هەیە بە 100 مێگاوات بە گازوایل کار دەکات تەواوی سەرچاوەکانی تر بریتین لە غازی سروشتی و نەوتی ڕەش و کار و ئاویەکانی دوکان و دەربەندی خان. بەڵێ ئەی سەبارەت بە کار و ئاویەکان ینی باس لەوە دەکرێت گەر بەیاخیان پێ بدێت توانن بڕەکارەبایەکی زۆر بەرهەم بێن ئایا پەیوەندی بە بودجەوەیە بڵێن وەزارەتی کارەبا بودجەی پێویستی لە بەرزانە بێت چ ئەوەی کە مەسەلەن زیادکردنی بەرهەم لە دوکان و دەربەندی خانکردنەوەی چەند وێزگێکی دیکەی کار و ئاوی کە باز دەکرێت بۆ دێرە لووک و بێخاڵیش. بەڵێ من لە ماوەی ڕابردوو لە چەندین بەرنامەی تر و بۆنێتری شاخسەمان لەسەر دوکان و دەربەندی خان کردووە کە ئەمەم دوو وێزگەیە بە وێزگەی استراتیژی گرنگ دەزانین هەم لە ڕووی مێژوویەکەیەوە کە کۆنترین وێزگەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەرێمی کوردستان لە ناو تۆڕی کارەبای عێراقی و کاتەیە حزورێکی گرنگی هەبووە هەم لە بەنداوەکەی وەکو مەسەلەی ئاودێری و گلدانەوەی ئاو و ئەموکو مۆزوعی بەرهەمێنانی وزەی کارەباش کە کاپیتەڵ کۆستی ئەو کاتەی ئەگەر مقارنەیەکەی بە بڵین ئەو کاتێک کە لە هەرێمی کوردستان هیچ جۆرە وێزگەیەک نەبووە شتێکی گرنگ بووە لەباری اقتصادی و تەکنیشیەوە. دیزاین کەپەسیتی ئەم دوکان و دەربەندی خان لە دوکان 400 مێگاوە لە دەربەندی خان 249 مێگاوات کە ئەمە لە وەکو دیزاین بەڵام هەرگیز تۆ ناتوانانی بەو توانایی خۆی بە فۆڵی ئیشی پێ بکەی لەبەری کە ئەمە جگە لەوەی کە ئەم وێزگەیە ئەم دوو وێزگەیە تەمەنیان زیاتر لە 40 ساڵە بەتایبەتی دوکان و دەربەندی خانیش تقریباً 46 ساڵێک 47 ساڵەکە بێ بۆیە 36 ساڵێک ئەفوو بۆیە ئەم دوو وێزگەیە کاری چاکسازیشی بۆ کرابێ بەڵام لەبەرەوەی کە لە دوای ڕاپەڕینەوە دوو وێزگەی سەرێکی بەرهەمێنانی کارەبا بوون لە هەرێمی کوردستان فشارێکی زۆری لەسەر بووە لە تەمەنی تەشغیلی ئەم یەکانە ڕۆیشتووە و ئەو چاکسازانش بۆی کراوە هەتا ساڵی 2003 بەدواوە کە حکوومەتی هەرێم پارەی هەبووە و بودجەی هەبووە شتی با بڵێن خێرا و سەرپێیی بووە بارتەقای ئەو ماندووبوون و ئەو فشارە نەبووکەرەسەری بووە لەوە بە دواش کاری بۆ کراوە چەند کارێکی ئۆڤەرهۆڵ و ئەوانەشی بۆ کراوە بۆ هەندێک لە یەکەکان لە دوکان پێنجەکەیە لە دەربەندی خانسەیەکەیە بەڵام لە دوجارە ئەم دوو وێزگەیە ئەگەر ئاویش هەبێ با بڵێن ئەگەر بارودۆخی تەکنیکیشان باش بێ ئێمە دەستکراوە نین لە بەرهەمهێنانی کارەبا لەو دوو وێزگەیە تەنیا ئەبێ پابند بین بەو پلانی بەردانەوەی ئاوە واتە ئەو خطە تەسریفیەی کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ ئێمە دانێن باکۆن لە دوجارە ئێمە هەمومان ئەزانین کە ئاو گرنگەوە لە ڕەنگە گرنگتریش بە لە کارەبا بۆیە پابندی پلانەکەی ئەوان بین کاتێککە ئاو بەرز بێ بەرهەمی پێێنین و ئاوی شەگەر نەبوو بەپێ ئەو پلانی ئەوان نەڕۆین بەڵام چۆنی هەبێ لە هاوینە ڕابردوو ئێمە توانیمان سوودێکی باشی لێوەرگرین و ئەو بەرهەمەی دابشکەین بەسەر هاوڵاتیانە و کاریگەریشی زۆر باشی هەبوو لەسەر ڕۆژی کارەبا و فعلەن ئێمە لە هاوینی ڕابردوو لەگەڵ هاوینی ئەم ساڵ بە مقارنە سپاس دەکەین لە 4 بۆ 5 ساعت کارەبامان زیاتردا. بەڵێ سپاس دەکەم دوای ناوبڕەکە قسە لەسەر پێوەری زیرەکیش دەکەین ئایا پێوەری زیرەک چەندە کاریگەری دەبێت لەسەر زیادکردنی کارەبا لە بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێژی کورتو دەگەڕێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنە.
0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان بێتە سەرمێت جەمو چێژی برنجی ئیمانیا یەکتری داگرن ئامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ و میوانە برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە وشاری نینی تامێکی لە یاد نەکراو تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هاومەلی پریمۆم بۆنداری تایلەندی ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆم بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قۆرسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. زارێکتر سڵاوتان لەبێت کاک ئومێت بینەوە لای بەڕێستان سەبارەت بە پێوەری زیرەک ئێستا چەند ناوبەشی کارەبامان هەیە و دانانی پێوەری زیرەک دەستی پێکردووە و سوودەکەی چییە؟ بەڵێ ئێمە سەبارەت بە پرۆژەی پێوەری زیرەک یاخۆت پرۆژەی تۆڕی زیرەک لە هەرێمی کوردستان ئێمە بە شێوەیەکی عەمەلی و مەیدانی ماوەی 3 مانگە دەست بەکارەکانی کراوە لە ئێستادا نزیک لە 67,000 پێوەر لە شار و شارشتەکانی هەرێمی کوردستان دانراون و ڕووپێوی و سێربای بۆ زیاتر لە 320,000 پێوەر کراوە کە ئەمانە هەنگاوەکانی کاری ئەمەن کە ئەم پرۆژەیە پێویستە لە 18 مانگە واتە لە ساڵ و نیوەکە تەواو ببێ. هەنگاوەکان باشەڕۆن و حکوومەتی هەرێم وەزارەتی کارەبا جددین تێیدا و پێمان وایە کە ئەم پرۆژەیە تاکە ڕێگە چارەی زانستی گرفتی کارەبایە
بۆیە بە هەموو توانامانەوە پاڵپشتی ئەم پرۆژەیە ئەەکەین و سەرخستنی ئەم پرۆژەیە لە هەنگاوی یەکەمیە ئەتوانێت لە 1970 گرفتی کارەبا چارەسەرکە تا ئەو کاتێک کە هەموو سیستمەکە کار پێەکەین و چاوەڕێی هەموو ئەو دەرئەنجامانەکەین کە پرۆژەکە ئەیدا بەدەستەوە و دواتر ئێمە فیدباکی خۆمانەکەین لەسەری و بڕامان وایە بە 6 مانگ تا ساڵێکی دوای تەواوبوونی پرۆژەکەش تەواوی گرفتی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەرەکە. سوپاس دەکەم چەند پرسیارێکمان ماوە بە کورتی وەڵامان دەیتەوە سوپاس دەکەین. سەبارەت بە دابەشکردنی کارەبا زانیان ڕاستن کە باز دۆکێستەکە دابەشنی کارەبا بۆ سلێمانی لە 1942 بۆ هەولێر 33 بۆ دۆک 24 لەسەر چ بنەمایەک و دابەشکردنەکە لەسەر دانیشتوانە لەسەر چ بنەمایەک؟ بەڵێ ئەو ڕێژانە دروستن بۆ هەولێر 42 نەک بۆ سلێمانی بۆ سلێمانی و گەرمیان ئەو دەبەرە هەمووی 33.5 و بۆ دهۆک و دەبەری بادینیان با بڵێین 24.5. ئەم ڕێژانە لەسەر بنەمای ئەو داتایانەی کە لە وەزارەتی کارەبا و لە کۆنتڕۆڵ و لە کۆنتڕۆڵی شارەکان و هەموو ئەوانە کۆکراوەتەوە و دوای دراسەیەکی دوور و درێژ وە پاش تێستێکیش کە کرا ئەگەرچی دەرەنجامی تێستەکە نزیک بوو لە داتاکانەوە بەڵام دوجار ئەو داتایانە بەهێن وەرگیران وکران بە بنەمای ئەوەی کە ئەو داتایانەی کە تێیدا لە ساڵی 2015 تحقیقی یەکسانبوونی کاتەکانی بوونی کارەبای لە هەموو شار و شارشەکانی هەرێمی کوردستان کردبوو کە وەکو نەمایشی دادپەروەری کە کاتێک کاتەکانی بوونی کارەبا یەکسان بن کەواتە بە چ بڕە مێگاواتێک ئەو حاڵەتە تحقیق بووە کەواتە ئەو بڕە مێگاواتە لە کۆی گشتی مێگاواتەکە نیسبەیەکە دەهاتێکە ئەمە بۆ خۆی هاوکێشەیەکی ماتماتیشیە لەوێەوە تحدید بووە ینی بە کورتی ئێستا جیاوازی نیە لە نێوان شارەکان کاتژمێرەکانی پێدانی کارەبا بۆ شێوەیە. کاتەکانی بوونی کارەبا بۆ ئەو کاتە وەکوتم ئەوە ڕفرێنس بوو بەڵام ئێستا کاتەکانی بوونی کارەبا بەڵێ هەنزیکن لەیەکەوە بەڵام مەگە جیاوازی هەبێ شتێکی سروشتیە بە نمونە لە کاتێکە کە لە تۆ ئەو ڕێژەیە دەرێنی ڕێژەکە سابتەکەی جێژیرەکەی واتە لە هەموو کاتەکانە ئەو ڕێژەیە تێ بەڵام مەگە لەسەر ئەساسی کاتەکانی بوونی کارەبا بیدەی ڕەنگە لە زستانە کە سلێمانی مەنتەقەیەکی سارترە لە هەولێر کارەبای زیاتر بوێ بۆیە ئێستا ئەگەر ئەم ڕێژەیە جێژگیرکەی حاڵقەکە پێچەوانە ئەبێتەوە واتە کاتەکانی بوونی کارەبا لە زستانە لە شوێنە ساردەکان کەمتر ئەبێ لەبێت کە ڕێژەکەی دیاریکراوە بەڵام لە هاوینە بە پێچەوانەوە بێ لە شوێنە گەرمەکان کەمە بێ و ئەمەش جارێکی تر مؤشری ئەوەیە کە ئەم ڕێژانەیە لە کاتی خۆیان ئەو بنەما زانستیە دادپەروەرانەی هەبووە بەڵام بۆ ئایندەش ئەگە هەر ڕێگەیەکی تر هەر ڕێگە چارەیەکی تر زانستی و پێشکەوتوتر هەبێ بۆ دیاریکردنی ڕێژە یا بۆ مراجعکردنەوەی ڕێژەکان بۆنە وەزارەتی کارەبا و خەڵکی پسپۆڕ و شارەزا و لایەنە پەیوەنددارەکان ئامادەی تێداکە هەموو ئیژڕای بکات لەسەرەوەی کە دادپەروەری بچەسپێنێ. بەڵێ سوپاس دەکەم بە کورتێکرە سەبارەت بە زیادەڕەوەی سەرکارەبا ئەو زانیار ڕاستن کە باڵدۆکە نزیکەی مەسەڵەن زیاتر لە ساسی کارەبای هەرێم بافی ڕۆدەچیاندێکی لە کاتی گواستنەوەندێکی بۆی زیادەڕۆکیاندێکی بۆی نەبەستنی پێوەرە هیچ هەوڵێکەیە بۆ بنەبڕکردنی ئەو زیادەڕۆیان؟ بەڵێ ئێمە لە وەزارەتی کارەبا دراسەمان کردو لە ماوەی ڕابردوو لە کاتی خۆشیە لە وەزارەت کۆمپانیای PB بەریتانی کە کۆمپانیایەکە ڕاوێژکاری بوو لەگەڵ وەزارەتی کارەبا کاریە کرد ئەو کات ئەم دراسەیە ڕێژەی ونبوونی یا بە فێڕۆچوونی کارەبای بە لە ساسی بۆ لە ساسی و 5 خەمڵان کە بە بڕای ئێمە ئێستا و ڕێژێ زیاتریشە ڕەنگە نزیک بوو بێتەوە لە 40 کە بەشێکی ئەم بە فێڕۆچوونە بە فێڕۆچوونی تەکنیشیە کە شتێکی سروشتیە لە هەموو سیستمێکی کارەبای ستانداردی دنیاە هەیە و مەحاڵتێکی ئاساییە کە ئێمە
ئەتوانین بڵێن بەپێی بارودۆخی شەبەکەی خۆمان و پێ ئەوستانداردەی کە هەیە ئەتوانین نزیک بینەوە لە سا 15 ئەوە حاڵەتی تەکنیشەکەی. بەڵام بەدڵنیایی باقی تری بریتیە لەو بە فێڕۆچوونەی یا لەو ونبوونەی کە پێوتە ناتەکنیشی واتە بریتیە لەسەر پێچی و زیادەڕۆیی لەسەر تۆڕی کارەبا لە ڕێگەی دەستکاریکردنی پێوەرەکان لە پشتی پێوەرەکانەوە یاخود هەر نەبوونی پێوەەر. بۆیە وەزارەتی کارەبا بە فەرمانێکی وەزاری ئاگاداری هەموو هاوبەشەکانی کردوێتەوە ئەوەی گرفتیان هەیە ئەوەی پێوەریان نییە ئەوەی کە پێوەرەکان با بڵێن جۆرێک لە دەستکاری کراوە لە ماوەی مانگەکە تەسویح حساباتی خۆیان بکەن و لایەنی پەیوەنددار لە فەرمانگەکانی کارەبا ئاگادار بکەنەوە بکە ئیجراعاتی پێویستیان بۆ بکەن و ئیلا ئێمە دوای ئەو مانگە دەست دەکەین بە ئیجراعاتی ئیداری و قانونی واتە لە ڕووی ئیداریەوە ئێمە کارەبای سەرپێچیکاران ئەبڕین و لە ڕێی قانونی شۆیان دێنە با بڵێن لایەنی یاسایی. بۆیە وەزارەتی کارەبا بەشێکی ئەم گرفتە چارەسەرکە تاوەکو پرۆژەی پێوەری زیرەک دێتە بەرهەموو کاتە خۆی بە ئۆتۆماتیکی پرۆژەی پێوەری زیرەکە و قابلەتی هەیە کە بۆ خۆی بنبڕی هەموو سەرپێچەکان بکە. بەڵێ سپاس دەکەم. دوا پرسیارم سەبارەت بۆی کە ئێستا هاوڵاتیان چەند قەرزداری وەزارەتی کارەبان و بە دیاریکراویش پێ دوایە کەی ئێمە دەبینێ خاوەنی 24 کاتژمێر کارەبای نیشتیمانی؟ لە ئێستادا هاوبەشاندین کارەبا بە هەموو جۆرەکانیەوە بە ماڵان بە پیشەسازی بە بازرگانی بە زەراعی بە حکومی بە هەموو جۆرەکانیەوە زیاتر لە تڕلیۆنێک دینار قەرزداری وەزارەتی کارەبان. ئێمە لە ماوەی ڕابردوو لە 4 ساڵی ڕابردوو بەهۆی قەیامەکەەوە و گرفتی موچە و ئەوانەوە وەزارەتی کارەبا و حکوومەت مڕاحەتی دۆخی موچە خۆرانی کردووە و هاو نیشتیمانیان و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی کە هەرێمی کوردستان بەخێران تێپەڕیوە. بۆیە زۆر لە باری وەرگرتنەوەی قەرزەکان یاخود پێدانی کارەبای کارەبا مانگانە بەپێی ئەو بێڵە و با بڵێن خوێندنەوانی کە بۆیان ڕۆیشتۆتەوە حسابیان لەگەڵان نەکراوە فشاریان نێنەکراوە و کارەبایان نەبڕاوە. بۆیە ئەو حاڵتە بە هێند وەرگیراوە و بە دڵنیاییش بۆ ئایندە حکوومەت و وەزارەتی کارەبا مڕاعاتی ئەو دۆخەکە لەوەی کە هاوڵاتیان ئەو قەرزانە بژێڕنەوە بە شێوەیەکی وە کە گونجاو بێت لەگەڵ باری داراییانەوە بە کورتی لەسەر 24 کاتژمێرەکە کارەبای ڕەوشی کارەبا بۆ ئایندەش بەڵێ بەنسبەتەوە شەوە ئێمە باسم کرد تاکە ڕێگەی چاری زانستی پێوەری زیرەکە لەبەرەوەی کە پێوەری زیرەک ئەتوانێت کۆنتترۆلی خواست بکە کە لە دنیای پێشکەوتووە ئێستا وەندەی کار لەسەر بەرەمێنانەکرێ دەهێندە و زیاتریش کار لەسەر کۆنتترۆل خواستەکرێ چونکە پێویست وایە لە هەموو دنیای پێشکەوتوو لە هەر وڵاتێکا بێ اقتصادی پارێزێ بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستان وەکۆڵێ ئەزمونێکی تاڵمان لە مەوزوعی خێرانی دارایی بینی بۆیە پێویست ناکە پارەی قەبەوە بەدەستکراوەیی لە بیناکردنی وێزگە و مەحەڵتە و کارەبا و ئەرز و خاک و زەوی و ئەوانە داگیرکەین و وڵاتەکە جەنجاڵکەین. بۆیە پێویستەکە بەو توانە بەرهەمەی کە ممکنە بەرهەم بێ بەو اقتصادی کە ممکنە لە بەردەستدایە بتوانین خزمەتی هاونیشتیمانیانی خۆمان بکەین کارەبایان پێ بگەین بۆ تەواوی خزمە گوزاریەکانیان بەڵام بە شێوەیەکی کۆنتترۆل و بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی ئیداری وە کە هەموو هاوبەشان ملزەم کا بەکارهێنانی کارەبا بە پێی پێداویستەکانیان و پێدانی پارەی کارەبا. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبا و بەڕێوەبەری کۆنتترۆڵی کارەبای هەرێم مادومان کردی سوپاسی بەڕێستان دەکەین. سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.